آیا دەزانی ڕۆژهڵاتی کوردستان چەند دەرە؟ چی يعني؟ ڕۆژهڵاتی کوردستان کو دەرە؟ يعني كودر بخويا؟ يعني في كردستان شو؟ باکووری کوردستان کو دەرە؟ باكري كردستان علي رجاوا كوباني نعم. ڕۆژهڵاتی کوردستان چەند دەرە؟ بله ڕۆژهڵاتی کوردستان لەکوێیە؟ لولا روجات كردستان هەندێکەکە چەند دەرە چ وڵاتە؟ ولاية إيران باکووری کوردستان چەند دەرە؟ باكوري كردستان أولاني ڕۆژهڵاتی کوردستان چەند دەرە؟ ڕۆژهەڵاتی کوردستان بەێ باکووری کوردستان بەێ ڕۆژهەڵات دەستم سەرچاو ئایا دەزانی ڕۆژهڵاتی کوردستان چەند دەرە؟ چار پاچە چەند دەرە ڕۆژهڵاتی کوردستان؟ کوردستان ئەو ڕۆژهڵاتی کوردستان بەێ عراقە باکووری کوردستان چەند دەرە؟ باکو تورکیە ڕۆژاوای کوردستان چەند دەرە؟ ڕۆژاوای تورکەوە ئێرانە دەست خۆش مەمنون سپاس سەرچاو ئایا دەزانی ڕۆژهڵاتی کوردستان چەند دەرە؟ باکووری کوردستان چەند دەرە؟ دەست خۆش سپاس ڕۆژهەڵاتی کوردستان چەندەرە؟ بەێ هەولێر نییە؟ کوردستان ڕۆژهەڵات وەڵاهی نازانم ڕۆژهەڵات لە چییە ڕۆژاوا ڕۆژئاوا ئێرە نییە کۆبانەوە بن ڕۆژهەڵاتی کوردستان بەێ ئیران لا ئیران باکووری کوردستان باکووری کوردستان تورکیایە ڕۆژاوای کوردستان سووریایە باکووری کوردستان ئیرانە و ڕۆژهەڵاتی کوردستان سووری ڕۆژهڵاتی کوردستان لەکوێیە؟ إيران باکووری کوردستان تركيا ڕۆژاوا سوريا ڕۆژهەڵاتی کوردستان بەێ کوردستانە ئیرانێتیت ڕۆژاوای کوردستان کو دەرە؟ کوردستان سووریا باکووری کوردستان کوردستان تورکیا والله أصل الزونة كردستان عفوا خد والله أصل الزونة نازانی کەدە ڕۆژهڵاتی کوردستان چەند دەرە؟ نازانی باكوري كردستان بەێ لشوية بەێ لتركيا أكيد ڕۆژهڵاتی کوردستان إيرانا إيري باكل كردستان باکووری کوردستان لەکوێیە؟ والله ناصر ڕۆژهڵاتی کوردستان لەکوێیە؟ لولايا باکووری کوردستان لەکوێیە؟ أو لولا ڕۆژاوای کوردستان لەکوێیە؟ لولايا زنوبيج لولايا وخوشم ليرة دەست خۆش زور ممنون سؤال كتاب باکووری کوردستان لەکوێیە؟ نازان باشووری کوردستان سیار وڵامە نازانمۆش پرسیارمەیە باکووری کوردستان بەێ لای دەهۆ کۆچیانە نییە باشووری کوردستان باشووری کوردستان لەکوێیە؟ باشووری کوردستان لای دەهۆک باکووری کوردستان باکووری کوردستان نازانم شلون؟ ڕۆژهڵاتی کوردستان لەکوێیە؟ روجاتي كردستان إيران. باکووری کوردستان باكوري كردستان تركيا إيرش باشورة. ئەخنات توانم بەخوای بگورە ڕۆژهڵات دەست خۆش بکەین زۆرتان سوپاس نازان داجم دكم ڕۆژهڵات سووریە ڕۆژهڵات سووریە باكل كردستان أو لا أنا كردستان كمان ڕۆژاوای کوردستان رجعوا كردستان أو لا ڕۆژاوای کوردستان ڕۆژاوای کوردستان إيه رجعوا أو لا يا ڕۆژهڵات رجعات أو لا يا دەست خۆش ويا نويا لا بيجا نويا